بەهۆی بارودۆخی ئێستا یاریێمی کوردستان و کاریگەری و لێکەوتەکانیەوە ئاستی بێکاری لە ناوچە جیاجیەکانی یاریێمی کوردستان زیادی کردووە. لە شاری ئەولێرش ئەو بەرزبوونەوەی ئاستی بێکاری هەستی پێدەکرێت. ئێستا لە هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری لە هەڵکشاندایە و بەشێکی زۆری پرۆژەکانیش کرێکارانی بیانی کاری تیادا دەکەن و بەمەش بواری کارکردنی بۆ کرێکارانی ناوخۆیی کەم کردوتەوە. بەپێی ئامارەکانیش کرێکارانی تورکیا لە ڕێزی پێشەوەی ئەو وڵاتانن کە ژمارێکی زۆری کرێکار و دەستی کاری لە بوارە جیاجیەکان لە هەرێمی کوردستان خستۆتە کار. Biraz işten fazla olsaydı daha iyi olurdu. Nasıl diyeyim? Onun dışında Kürdistan'da پێش ئێستا لە هەولێر ئیش زۆر باش بوو، بەڵام دوای پەلامارەکانی داعش ئیشکەم بۆتەوە. هیوادارین لە دوای جژنی ڕەمەزان ئیشمان باش بێت. لەم مانگەدا ئێواران ئیش کەمێک هەیە، ئینشاڵڵا باشتر دەبێت. çok iş olmadığı için şeydir, iş daha azdır. Eskiden işlerimiz iyiydi, şu anda işler... ئیشوکار زۆر کەمە. چۆن بڵێم ئیشوکار کەم بۆتەوە. هیوادارین ڕەوشەکە باشتر بێت. ئەگەر ئیش زۆر بێت خۆشحاڵ دەبین. ڕەوشی کوردستان باشە. بەڵام کوردستان کەمێک قەیرانی پارەی هەیە. وەک پێشتر نییە. کار کەم بۆتەوە. دەتوانین بژێوی ڕۆژانە پەیدا بکەین. Şu an ben Diyarbakır'dan gelmişim. Erbil'de eskiden işi... ئێمە پێشتر ئیشمان باش بوو، بەڵام ئێستا ئیشمان کەمە. پێش ڕەشەکانی داعش ئیش زۆر باش بوو، بەڵام ئێستا بازاڕی کوردستان باش نییە. ئێمە لێرە خواردەمەنی دروست ئەکەین و چێشخانەمان هەیە. İşimiz iyi olur. Budur yani, başka diyecek bir şeyimiz yok. سەرباری ئەم بارودۆخە و بێکاربوونیان بەڵام کرێکارانی ناوخۆی ئومێدیان زۆرە لە پرۆژەکان کاریان دەست بکەوێت داوا دەکەن مەرج و ڕێنماییەکانی کارکردن بۆ خستنەکاری دەستی کاری ناوخۆیی باشتر بکرێت. ئەو تورکانە زۆر خەڵک لە بازاری ینی ئیشەکان زۆری ینی ئیستیقلالی ئەوەکەیان کردی مەسەن بیستای ئەمە پێشەن تەنەبا ئەشیاکمان با دەگرێت بە 5,000 دیاری ئێستا کابرا بە 3,000 بار دەکات ینی گازیمە ناکە خەڵکە گەلە زۆر بووە. کرێکاری بیانی هاتوون من بە جاران بە 10,000 بە 15 ئیشمە کرد ئەو بە 5,000 ئیشەکە چکە کەواتە ئیشەکەی منی ڕاگرتووە منیش مەجبورم وەکو ئەو ئیش بکەم بەکەم ئەگەر حەزم لێ ئایسە وەکو جاران ئیشە وایە. تا ئێستا زانیاری ورد بەردەست نییە لەسەر ئاستی بێکاری لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری ئەولێر بە تایبەتی بەو پێی پایتەختی هەرێمی کوردستانە، بەڵام بە شێوێکی ئاشکرا هەستی پێدەکرێت کە ئاستی بێکاری بەتایبەت لە نێوان گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگا ڕووی لە بەرزبوونەوە کردووە. قارەمان جەوهەر، کورتسات نیوز، هەولێر.